بەڕای تۆ کورد مافی ئەوەی نییە دەوڵەتی خۆی هەبێت؟ ئێستا کاتێکی گونجاوە بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی؟ من دکتۆر سەربەز بابانم لە زانکۆی سڵاحەدین. ئێستا کاتێکی زۆر گونجاوە بۆ سەربەخۆیی کوردستان. بەڕاستی شانسێکمان بۆ هاتیە زۆر باشە. ئێستا کاتی ئەوەیە کە سەربەخۆیی کوردستان ئێلان. من ڕێزدار جەمیل لە قوتابی لە زانکۆی سەلاحەدین بۆ سەربەخۆی پشتگیری لەو بڕیارەی سەرۆک بارزانانی دەکەن و هیوادارین کە باوکی ئێمە نەیبینیوە، هیوادارین لەسەر دەست سەرۆک بارزانی ئێمە وەکوونەوەیەکی داهاتووی ئەم وڵاتە ببینین، سەربەخۆیی ئەم وڵاتە ببینین. من ناوم مامۆستا نەوزادە، 20 ساڵە لە بواری پەروەردەدا خزمەت دەکەم. بە هەموو شێوەیەک پشتگیری لە ڕێفراندۆم و سەربەخۆیی هەرێمی کوردستان دەکەین، چونکە مافی خۆمانە وەکو ملەتی کورد ئەو مافە ئێمەش بۆ خۆمان بەدەبێنین وەکو وڵاتانە جیهان و بە ئاشتی و برایەتی لە هەمان کاتدا لەگە هەموو جیرانەکانمان لە وڵاتەکانی تردا بە خۆشەویستی و بە برایەتی بژین. من ناوم شار سابرا عەبدوڵڵایە. هەموو کات کە ئەبینم وڵاتەکانی تر لە ئۆڵەمپیاد یا لە هەر بابەتێکی تر بەشدارە بن بە ئاڵای خۆیان، من پڕ بە دڵزگم بە خۆمە سۆتێتەوە کە من دەوڵەت نیم لەسەر پاسپۆرتم بە عەرەبی نووسراوە کە خەڵک قسەم لەگەر دەکات لە دەرەوەی وڵات بە عێراقی قسەم لەگەڵەکان لەگەر ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ هەموو هاوڵاتی عێراقی. بەڵام من عەرەب نیم، من کوردم، پێویستە پاسپۆرتم لەسەری بە کوردی بنووسرێ، پێویستە سەرۆکەکم هەبێ، پێویستە وەکو گەنجێکی کورد سەرم بەرز بێ بەڵێ منیش وڵاتم هەیە.